سەرلەبەیانی ڕۆژ یەکشەممە ئیسرائیلی هێرشە زەمینەکانی بۆ ناو غەزە قوڵتر کردەوە سەرڕای پەرەسەندنی فشارانەی نۆتەوەیەکان بۆ ئاگربەست. ئەو ڤیدیۆانەی کە لەلایەن هێزی بەرگری ئیسرائیلەوە بڵاوکراونەتەوە نیشانی دەدەن کە تانکەکان لە نێوەندی وێرانکاریەکی ترسناک لە باکووری غەزە تەقە دەکەن. تەواوی شەقەمەکان بوون بە دار و پەردوو. ئیسرائیل دەڵێت فرەتر لە 200,000 فەڵەستینی ئێستا بەرەو باشوور هەڵاتون. ئیسرائیل سەرڕای بانگەوازەکان ئامادە نییە پاشەکشە بکات لە کاتێک دەهێزەکانی لە نەخۆشخانە سەرەکیەکانی غەزە نزیک دەبنەوە. ڕێکخراوەی تەندروستی جیهانی دەڵێت پەیوەندی لەگەڵ نەخۆشخانەی ئەلشیفا گەورەترین کۆمەڵگەی پزیشکی غەزە لەدەستداوە لە کاتێکدا دەوروبەری نەخۆشخانەکە لە گەرمەی شەڕدایە. ئیسرائیل دەڵێت حەماس بارگایەکی لە ژێر نەخۆشخانەکەدا هەیە و بە خەڵکی گوتووە چۆڵی بکەن. بەڵام پزیشکێکی سەرەکی لەوێ دەڵێت ئەوە شیانی نییە. What would happen if you did have to evacuate all the people who still remain? ئەگەر بڵێیت ئەم نەخۆشخانەیە چۆڵ بکە واتای ئەوەیە دەتەوێت لە یەک چرکەدا لایەنی کەم سەن نەخۆش بکوژم. پزیشکانی نەخۆشخانەی شفا ئێستا هۆشداری دەدەن کە نزیکەی 40 منداڵی پێشوەختە کە لە بێشکەی ئۆکسجیندان بەهۆی تەواوبوونی سوتەمەنیەوە بمرن و دەڵێن 2 کەسیان تازە مردوون. سوپای ئیسرائیل دەڵێت هاوکاری دەکات لە گواستنەوەی منداڵە ساواکان. سەرڕای بەتربوونی کارەساتی مرۆیی بنیامین نێتەنیاهو سەرکۆزیرانی ئیسرائیل لە دەمی شەودا هەر ئاگربەسێکی ڕات کردەوە مەگەر هەماس ئەو 240 بارمتە ئیسرائیلیە ئازاد نەکات. نێتەنیاهو دەڵێت ئیسرائیل ناوەسێت تا هەماس لەناو دەچێت. بانگەوازەکان بۆستاندنی هێرشەکانی ئیسرائیل زیاتر دەبن لە کاتیدا ناڕەزایەتیەکان لە وڵاتانی ڕۆژاوا زیاتر دەبن. لە لەندەن لە ڕۆژی شەممە 100,000 کەس لەگەڵ فەڵەستینەکاندا لە ڕێپێوان بۆ سەر باڵوسخانەی ئەمریکا بەشداریان کرد. هەروەها نەتەوە عەرەب و موسڵمانەکان کە ڕۆژی شەممە لە لوتکەیەکدا لە عەرەبستانی سەعودی کۆبوونەوە سەرانی ئیران و عەرەبستانی سەعودی بانگەوازێکی هاوبەشی دەگمەنیان کرد بۆ ئاگربەستی دەستبەجێ. بەڵام نێتەنیاهو دەڵێت هیچ فشارێکی نێونەتەوەیی ئیسرائیل ڕاناگرێت. دەڵێت ئەگەر پێوەست بێت بەرامبەر بە جیهان دەوەستێت.